دیارە لە کۆتایی ساڵی 2017 لەلایەن پەرلەمانی کوردستانەوە یاسای لێبوردنی گشتی دەرچوو و بەهۆی دەرکردنی ئەو یاسایەوە سەرجەم کەیسەکانی ژینگە بەر لێبوردنی گشتی کەوتن. بۆیە من دوێنێ وەکو دەربڕین ناڕزایەتی یەک ڕێگای نێوان دەربەندی خان بۆ سلێمانی کە 70 کیلۆمەترە بە پیادە بڕیم و نزیکەی 15 کاتژمێر ڕێم بڕیوە. ئەمڕۆژ لەگەڵ پارێزەرانی سروش لە ڕێکخراوی سروشتی کوردستان چالاکی ناڕزاییمان دەربڕی لە بەردەمباخی گشتی لێرە و دیارە و کەیسانی کە بەر لێبوردنی گشتی کەوتون کەیسەکان هەمە جۆرن لە ڕەگەزە ژینگەکانی ئاوهەوا و خاک و گزیندەوەران و ئاژەڵەکان دەگرێتەوە. بەتەنها لە ناوچەیەکی ڕوبەر بچووکی وەکو تانجەروا 37 کەیسی ژینگەی بەر لێبوردنی گشتی کەوتەوە. بۆیە بەدڵنیاییەوە لە شارەکانی تری باشووری کوردستان کەیسەکان زیاترن. بۆ نمونە یعنی کەیسی تایەکە یەک هاوڵاتی بەتەنها 170 درەختی بەتەمەنی بڕیەوەتەوە کە بەر لێبوردنی گشتی کەوتووە. بەرپرسی تایەکە بۆ نمونە بزنی کێوی لە کاتی زاوزیا ینی یەکێک لە ئاژەڵە دەگمانەکان کە ئاسکە لە کاتی زاوزیا ڕاوی کردووە کە دوو بەچکە لە ناوسکیا بۆ ئێستا بەر لێبوردنی گشتی کەوتووە. بەشێکی تریشیان ئەو کۆمپانیانەی دەرهێنانی نەوت بوون کە نەوتیان لە ڕێگەی تەنکەرەوە گواستۆتەوە و ئەوانش بە هەمان شێوە بەشێکی زۆریشیان وەک ئاماژەم پێکرد ئەو پاڵاوتگانن کە لە ناوچەی تانجەروان و کە ناوچەی تانجەرویان کردووە بە ناوچەیەکی کارە ساتباری ژینگەی.